خواحافظ ماڵ ئەوە لە کۆتایی ڕەمەزاندا بەر لەوەی کە ماڵ ئاوایی لەو مانگە پیرۆزە بکەین پێویستە 3 خاڵ لەبەرچاو بگرین. خاڵی یەکەمیان سوپاسی خوای پەروەردگار بکەین کە تەوفیقی داین و هیدایەتی داین موفقی کردین بۆ عیبادەتی ئەو مانگە پیرۆزە، داواش لە خوای پەروەردگار بکەین تاعەت و عیبادەتی هەموو لایەکی قبول کرد بێت. خاڵی دووەم پێویستە سەرنجێکی خۆمان بدەین بزانین توانی ومانە ئامانجەکان و مەبەستەکانی ڕۆژوو لە ژیانی ڕۆژانەماندا بکەینە کردار کە بریتیە لە تەقواداری و چاکەکاری. خاڵی سێمیان پێویستە لە خۆمان وەریابین ئەوەی کە لە ڕەمەزاندا بەدەستمان هێناوە لە دوای ڕەمەزان لە دەستی نەدەین و لەسەری بەردەوام و دامەزراو بین. خۆ ئەگەر وانە بێ وەڵا کوردەواری دەڵێ دەبینە سەپانی پوشێ، داوا لە خوای پەروەردگار بکەین لەسەر تاعەت و عیبادەتی خۆی دامەزرا و بەردەواممان کە هەتاوەکو ئەو ڕۆژەی دەگەینەوە خزمەتی خوای پەروەردگار دەست بە دینی خوای پەروەردگارەوە بگرین و دامەزراو بین و ئیستیقامەتمان هەبێت.